ئێمە وەکو کتێبفرۆشکان لێرەوەڵێ کێشەی بێکۆشیمان هەیە ئێمە دەمن ساڵە بەڵێنمان پێدرێ لایەن بەرپرسانەوە لەلایەن شارەوانیەوە بەڵێنیان پیاوین کۆشمان بۆ دروستکەن بەڵام ئەو نزیکەی 10 ساڵە هەر بەڵێنە و نابرێتە سەر بەداخەوە لە وڵاتێکی وەکو وڵاتی ئێمەیە دەبوو کتێب نرخی خۆی هەبووە بەڵام وە کتێب بەڕاستی بەداخەوە بێنرخ کراوە وا هەستەکەین خەڵک لە هەموو شتێک تۆرابێ بەنیسبەت ئێمەشەوە بێگومان وەکو کتێبفرۆشەکان لە هەموو دنیا ئەم دیاردەیە هەیە و جوانترین دیاردەشە بەڕای من لە شوێنە گشتەکانە لە بری بەعزێشت بە هەموو کاڵایەگە بە کتێبیشە بێ کتێب شتێکی جوانە هەمومان نەزانین وەکو گوڵوایە بەڕاستی جگە لەوەش بەردەکی سەرا باگراوندێکی مێژووی دێرینی هەیەەوە جۆرێک لە خەڵکانی زۆر پیان وایە کە بۆتە پێناسەی شارەکەمان لە هەمان کاتا کتێبیش ئەوەی تر جوانی کردووە بەڵام ئەوەی جێی نیگەرانی ئێمە بەداخەوە هەم ساحەکە لە 20 ساڵ و 25 ساڵی ڕابردووە وێرانەیە و هەم کتێبفرۆشەکانیش بەردەوام عاناتیان هەبوو و بەردەوام وعدیان ناوینەتێ لە ڕابردووە لە دوای هاتنی یەک بەیەکی محافەزەتەکان و شارەوانی وعدیوە ناوینەتێک ئێمەش وەکو هاو پیشەکانی خۆمان لە هەولێر بۆ نمونێمە هاو پیشەمانە بوو لە هەولێر وەکو باسییانە کرد برادرانی ئەوێ جارێک دوو جار لەگەڵ شارەوانی و لەگەڵ محافزەتە دانیشتون و کۆشکیانانێ لە چواردەوری قەڵا و پێم وابێ ئەوان کێشەکان حل بوو بەڵام ئێمە بەداخەوە بە درێژایی تەمەنمان لێرە هەر وعدمانێنێ و نایبەنە سەر وەکو بەڕاستی قیتارەکەی سلێمانی لێ هاتووە لامان شوێنێکی تاریخیە شوێنێکی مێژووی سلێمانیە بەڕاستی یعنی هەموو ئەحداسەکان لەم شوێنەیە بووە بەدەر لەم مانگی ڕابردوویە مەسەلەن ئەم ئەحداسە تازانی کە ئەم ساڵ ڕوویاوە لە سیەکانە لە چلەکانە ئیتر هەر لە تاریخەوە ئێرە سەرچاوی ڕۆشنبیری و جوڵانەوەی سیاسی و فکری و کۆمەڵایەتی و بەڕاستی شوێنی کۆبوونەوەی گەنجان و ئەمانە بووە ینی بەردەرکی سەرات شوێنێکی مێژوویە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە بینینەوە سە من خۆم نزیکی 15 ساڵە لێرە حکومەت وەکو پێویست لە کتێب فرۆش و کتێب ناکاتەوە با بڵێن کتێبیش ئەی تۆ کتێب لێوە دانراوەکو کاڵایەک هەستەکەم بێهەمێت بێ ئەو خۆی کتێب قیمەتێکی زۆری هەیە قیمەت لە ڕووی پارەوە نا قیمەت لە ڕووی چۆنڵی قیمەتە واقیعەکەی خۆیە و کتێب سەرچاوی عیلم و زانستە بەڵام زۆر بەداخەوە حکوومەت هیچ ینی بەپێی پێویست ناڵە مەهمەتی پێداوە بەڵام بەپێی پێویست نەهاتووە بەدەنگ ئێمە و کتێبەکانیشمانەوە ئێمە وەکو کتێب فرۆش لێرە ڕۆژانە ڕوبەڕووی زۆر شەبینەوە مەسەلەن لەوانە ڕەشەبە بەزستان باران بەفر من بەڕاستیمە کاری گرۆتە سەر سیمای کتێبەکانمان لە هاوینە خۆدەزانی خۆرەکەتینی زۆرە کتێبەکانمان کاڵە بێتەوە بەرگەکانیان ناشرین نەبێت لە زستانە بارانە و تەڕەش و ئەو تەڕوت و شیە شتەکانمان تێکەچێت لە زستانە کتێب خۆدەزان لەبەر باران و سەرما تێکەچێت بەرەوەڵامە بۆ خۆشمان لە زستانە سەرمامانە بێت تەڕەبین لە هاوینە گەرمامانە بەڕاستی ئێمە شانێکی زۆر ناڕەحەتمانەیە لێرە 50,000 بە 45 بە 35 کردم بەدەر لە مۆزوعی باک یعنی ئەوە سیمە سیما شارستانەتی شارەکەمانە بەس منەوە نە بە حکوومەت و بە تایبەت بە شارەوانی ئەڵێم قیتارەکەی سلێمانی نەگەشت بەڵام با کۆشەکانی کتێبفرۆش بگات خەڵکانێکی زۆریش سەردانی ئەم شارەمانەکەن لێمانە پرسن بەڕاستی ئێرانیەکان بە تایبەتی و ئەڵمانیەکان من بینی و من ئینگلیزەکان ئەمریکیەکان لە دووری سەدان کیلۆمەترەوە شاری سلێمانی بەردەجی سەران بیستووە کە کاتێگەێنە ئێرە من بە چاوی خۆم بینیومە کە ئەم سیمای بەردەجی سەرا و ئەم پارکە بینن ئاخەڵە کێشن و هەندێکیانیان بۆ لای ئەمە پرسیارەکەن ئەڵەن ئێرێ بەردەچی سەرا ئەڵەن بەڵێ یعنی هەنا ساڵە کێشن ئەڵەن بەداخەوە بۆ لەبەرەوەی لە هەموو دنیای هەموو سنتەری شارێک دەبێتە جۆرێک لە پێناسەی و شارە بەڵام بەداخەوە ئێمە لە هەشتاکانەوە سیمای ئەبووە جوانتر بەڕاستی ئەبووە جوانتر بووە بیزات لەبەرەوەی کە لەبەر کتێبفرۆش ناکاکە لەبەرەوەی کە کتێبی تایە کتێب جوانە بەڕاستی با سوکایەتی پێ نەکرێت با ئیتر باران تەڕینەکە با خراب نەبێ با سیمایکی جوانی بێت لە کۆشکێکی ڕێک و پێکا بێت شوشە بێت یعنی پاک و تەمیز خۆشەر نییە ینی تۆ ئەچیتە دوکانێکی شیرینی و عن شیرینیەکە هەڵگیراوە بە جوانی بەڕای من کتێبی ژۆک و خواردن پێویستە کتێب خۆراکی مێشکە بەڕاستی کتێبەکانمان بەرگەکەی کاڵە بێتەوانێ هەر نایناسیتەوانێ خەڵکیش نایەوێت کتێبی تازە نەبێ نایەوێت لەبەرەوەی کە کۆنە بێ ئێمە بێ بە نیوە قیمەتی بین لە زستانی شازۆری تەڕەبێت زۆربەی کتێبەکانمانەیە ئێستا لە مەخزەنە فڕەمانە لەبەرەوەی کە تەڕ بوو کتێب ئەوەکە گرێتە دوای هین نابێتەوانێ وەکو خۆی لێ نایەتەوە تێکەچێت
ئەولا ڕوویەکەوە زۆر باشیشە چونکە خەڵک بۆ دەرامەت ینی مەسەن بە تایبەتی ئەوانەی کە خوێنەرن کەسی ئین نین ئایمە کەسی دەوڵەمەند و سەرمایه‌دانی لەبەرەوە ئێمە کارەسانیان بۆ بکەین ئەگەر ئێمە نەبن لەوانەیە لە ڕێی شوێنی کەوانە زۆر بەگرانتەی دەستیان کە بەس ئێمە خێری کەمی خێنە سەر یعنی شتەکەی من بەرچاویشە خەڵک ئیجبارەکە کە بێ بیکڕێ بەس ئەگەر لە شوێنێکی کەیا بێت خەڵک ناتوانێت بۆ شێوەی ئێستا ئیسعابێ بۆ کتێب خوێندنەوە بەزەوەش بزانن لام وایە گەرم کتێفرۆشانە لە سەرایان نامێنن تامی تیان نامێنێ خۆی سەرا شتێکی زۆر جوان و گەورەیە ئەم کتێفرۆشانەش جوانی کردووە قەرەباڵغی کردووە زیاتر ئەگەر کۆشکەکان دوور خرێنەوە لە سەرا هیچ خۆشیشی تیان نامێنێ چاکە دوورکەوێتەوە پەرتەوازە بن دوای هاوڵاتی نایەن دۆزنەوانێ هەر یەکەوە لە شوێنێ بن بەزەگە نزیک بن شوێنێکی تایبەتیان بۆ بکەن قەیچەکە بڕوان ناکەم بکرێت چونکە یعنی یەک کۆشک نییە یەک کۆشک بووە کتێفرۆشەکان خۆیان ئەیان کرد ئاگادارم لە نزیکەوە هەموویە زۆریان هاوڕێ من کاگاوژین کاکە لوقمان یانی کۆشکەکە لە دەسەڵاتی ئەوان نابێ دروستی یەکەن ئەوگە دروستیشیکەن لەوانەیە دەسەڵات بێت تێکی بات یانی کۆشکەکە بێ بچووک نەبێ بەڕاستی ئەو گەورە بێت و چەند کۆشکێکیش بێ بە یەک دانە تەواو نابێ بەڕاستی دووش لای تۆ سەرنجی ڕاکێشاوم یەکەمیان ئەم شتێکە دروستان کردووە کتێبەکان لەوە چێ لە زیندان نابن لە پشت کتێب فرۆشتنەکەەوە مردنی تایە کە باڵین هەواڵی کۆچی دوایی مرۆڤی واقعی ئێمە حەزەکەین یعنی حتا ئەوەش کرێت یعنی مەسەلەن تەماشاکەیت ئەمە لافیتەی مردوو کەسی کۆچ کردو ئەوانە یاخود مەسەلەن بە جۆرێکی ئاوا یعنی تۆزێنە گونجاوە لەگەڵ پیرۆزی و جوانی و بەڕێزی کتێب و نووسینە بەڵام یعنی ئێمە وردە ئەمانەوێت وردە ئەمانێ مەرحەلەی باشتر و ینی پێشینەتر و پێشکەوتوانەتر ببڕین ینی ئێسمە ڕاستە فەرمووی مەسەلەن وەکو ئەوەی کە ئەمە دیاردەیە کە لەوانەیە ینی هەندێشتی تیا لەوانەیە بڵم هی ساڵانێکی پێش سەدەی هی سەدەی بیستە نەک بڵین سەدەی تازە و نوێی پێشکەوتوی وەکو سەدەی 21 و یعنی ئێمە ئابم واقعا ئەو کتێبە بەڕێز و جوان و یعنی پیرۆز و تر یعنی کتێب لە هەموو سەرچاوی دروستکردنی هەموو ژیانە هەموو زانایانە پێشکەوتنی کۆمەڵگەیە یعنی پێشکەوتنی هەموو بوار و تەکنۆلۆژیاکانی تریشە ئەمە نەبڕێت ئینشاڵڵا هەر بەتەماین وادیان پێ خۆی وەختی خۆی وادیان پێیان بەڵام ئەوە کە وادی پیان بڵێ لێرە لەو شوێنی خۆی نەماوە بڵێن بە پرسە لەو شوێنی خۆی نەما سەر نەقەبەوە ئێستا بڵێن ئیکە هاتووە ئەو وادی پیان بە ئەساب بۆمان دەکەن ئینشاڵڵا داواکاری لەسەرۆکی شارەوانی سلێمانی بەڵێنەکەیان بە زووی بۆمان جێبەجێکەن ئێمە ڕزگارکەن لێرە وەک خۆشیانەڵێن ئێرە بەڕاستی دیمەنێکی ناشی نییە سیمایەکی ناشی نیە ئەگەر ئەوان بێن بە شێویش کاتیش بێ بتوان ئەو کۆشکانەمان بۆ دروستکەن ئەو کۆشکانەمان بنێ هەم سیمایەکی جوانتر و شتێکی جوانتریشە بۆ ناو شار و بۆ بەڕاستی سنتەری شار کە دایم سنتەری شار جوانترین شوێنە لە دنیاە بەڵام باکسەوە سەمە شەنتەری شارە سیمایەکی زۆر ناشی نییە سیمایەکی وێرانەی پێوە دیارە بۆ خۆشانن بە سیمای سنتەری شار جوان بێت زۆر جاوەعدیان پیاوین ئەم شارێمە بەحسا پایتەختی ڕۆشنبیریە هیچ ئیحتیمامی بە کتێب نایرێ کەسێکی شارەوانیە مەسەلەن بە ئارەزوی خۆی تەسەڕف بۆەوە ئەنجا چەند جاوەعدیان پیاوین بۆ کۆشک هاتوۆتە سەر ئەوەی بکرێ و هاتە چاوەڕێەکەن ئێستێ وعدیان پیاوین کە کۆشکمان بۆ بکەن و ئەگەڵمان بکەن مەمنونیانە بین ئەنجا ئێمە بەڕاستی لە گەرمایە ینی بە گەرمای ئەمە ئیشەکەمان هەر ناڕوە لە باران ئێمە هەر نەبین یانی هەر لە شاراوین لە بەئینە دەمێت کە سەباتەکەمان هەمی لەسەر ئیشیکەمان نییە ئەنجا زەروری ئەمەش دەمێکانی ئێمە لەم پیشە پێویست ئێمەش پشوویە بین ینی حکومە چای لێ ئێمە بێ بەڵام هیچ ینی شتێکی وانێ تا ئێساوامە بۆ نەکراوە لەمە وەکو خۆمان وەکو فرۆشنەکە ئێمە ئەگەر ژمارە سپاردنی پێوە بێ ئیفرۆشین ئەویان ئایدی وەزارەتی ڕۆشنبیریە یان مەسەن ئەو شوێنە بەز ئێمە نرخی لەسەر بێ و شوێنی نرخەوی فرۆشنەکە ئێجینا ئەوە ئەوێ ئینی بکرێ حکومە دەوە بکات لەبەرەوە ئیشێ مەس فرۆشنەکەی ناتوانین ئێمە هین لەسەرەوە بکەین
وڵای هەموو کتێب فرۆشەکان داوای کۆشەکەن بەڵام لە ساڵی نەوەوانێت داوایان کردوێتەوە کەسێ شتێک هەموو کتێب فرۆشەکان نەکرد. والله لە شارەوانی وعدیان پیاوتیان گوایە لەگەڵ دیزایانی ساحەکە کۆشکەکان ڕۆژنامە فرۆشەکان یان نێ بەس هەتا ئێستا ناوە بێمە زۆر وعدیشان پیاوین. ئەم کتێب فرۆشانە بەڕاستی کە لێرەیان زۆر مەغدورن هەقە شوێنێکی تایبەتیان هەبێت بۆ فرۆشتنی کتێب کە بتوانین بژێوی خۆیان و ماڵ و مناڵیانی پێدابین بکەن. بەڕاستی سەر شۆستەکانیان گرتووە شۆسەش خۆتان نەزانن ئەمە شوێنی هاتوچۆی هاوڵاتیانە. ئەوەنە بەلایانی پەیوەندیدارەڵم ئەگەر ڕێز لە مرۆڤەکان ناگرن با ڕێزە پەیکەرەکانمان بگرن کاکە. دووسێ ئەعمالی فەنی گەورەی ناودار فەنانی ناودارمان لێرەیە کاریان کردووە چەند پەیکەرێکیان دروست کرد بۆ نمونە مامە سافاق بێ کەسیان دروست کردووە لەوێ مامە پیرەمێر حاجی تۆفیق بەجی لێ بەڵام تەماشاگەی هەیکەلەکانیان بۆیاخەکانیان وا لێ بۆتەوە بەداخەوە سەیریەکەین شکل و شێوازی مرۆڤێکی داماوی جلوبەرەك دڕاوی نەوعێگە بینی بەداخەوە. من وەک هاوڵاتیەکی تازە خوێنەر من بێزمێتەوە ئەم کتێب فرۆشانە ئالێرە کتێبدا بنێن حەزەکەم شوێنێکیان هەبێت تایبەتی بە تایبەت بە کتێب خوێندنەوە شوێنی کتێب فرۆشتن بێت.